گفتوگوین پرس و باس بابەتاکەین لەگەڵ بەڕێز شیروان میرزا ئەندامی پێشووی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کاک شیروان سڵاو لێبێم، کاتت باش، سپاس بە بەشداریکردنە لەگەڵمان. بەڕوانینی تۆ پەیوەندیەکانی هەرێم و بەغدا و کێشەکانی نێوان هەرێم و بەغداش، یعنی لە دوای هەڵبژارنەکان چۆن دەبێ؟ سڵاوتان لێبێ، سڵاو ڕێز بۆ بینەرانی خۆشەویست، زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. طبعاً لە دوای هەڵبژاردنەکان پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدایان کێشەکانی نێوان هەرێم و بەغدا، چکە هەردووچی باکو وەکو ئەوە بڵێن دوو ڕووی یەک دراوە، چ پەیوەندیەکان چ کێشەکان هەرێکان کاریگەری لەسەر ئەوی تر هەیە. بەڕای من دەکەوێتە سەرەوەی ئایا خەریتی سیاسی لە دوای هەڵبژاردن گۆڕانکاری بەسەردادیان هەروەکو خۆی دەمێنێتەوە. بە ئەگەری زۆر خودی سەرۆکوەزیران دەگۆڕێ، یعنی مە پێشبینیە زانیاریەکی ناوماڵی شیعەشە تا ڕادەیەک زۆر پێدەچێ خودی سەرۆکوەزیران بگۆڕێ، کە خودی سەرۆکوەزیران دەگۆڕێ زۆر جار لە عێراق کەسی یەکەم کاریگەری لەسەر سیاسەتی کابینەکەش هەیە، ینی سیاسەتی کابینەکە چۆن ببێ و پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا بەدڵنیایەوە طبعاً کورد کاریگەری خۆی هەر دەبێ لەسەر ئەوەی چۆنیەتی بەشداریکردنی لە حکومەتی داهاتوو. بەڕای من حکومەتی هەرێمی کوردستانیان با بڵێن کورد بەگشتی دەبێ بیر لەوە بکاتەوە ئەو کێشە کەڵەکە بوانەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە، چ لە 2014 بە تایبەتی و پێشتریش، هەر هەمویان بێ لە با بڵێن کارنامەیەکی مفاوەزاتدا ڕێک بخە. ئێمە لە چەند کێشەی دەستوری قانونیمان هەیە، با بڵێن چەند یاسا و قانون لەو کاتەوە دەرچووە کە بەشێکیان بە ڕەزامەندی هەرێم نەبووە، بە هەرێم بەشداری کورد بەشداری تێدا نەکردووە، بەدڵی کورد نەبووە، دژی کورد بەکاردەهێنرێ، یان لە با بڵێن هەموو ئەو ڕێنمایانەی کە دەرچووە کورد بێ کارنامەیەک دابنێ لە ڕێگای خەڵکی پسپۆرەوە خەڵکی شارەزاوە و زائیدن خەڵکی سیاسی. کاکڕانکۆ جاری وا هەیە تۆ لە ڕۆ ئەکادیمی و لە ڕۆ عیلمەکەیەوە شتێک ئامادە دەکەی، بەڵام ئەگەر بوعدە سیاسیەکەشی لێک نەدەیەوە، نەزانی بوعدە سیاسیەکەی چییە، وەکو پێویست ناتوانانی خۆتی بۆ ئامادە بکەیت. بۆیە کورد دەتوانێت بۆ داهاتوو وەرەقەیەکی مفاوەزاتی بەهێز باشە ئامادە بکە. هەموو ئەو یاسانەی کە لە ڕابردوودا بربەست بوون لە بەردەم پەیوەندی باشەکانی نێوان هەرێم و بەغدا تعدیل بکرێن، داوای تعدیلکردنیان بکە، بیکاتە مەرجی بەشداریکردن. من یەک نمونە بۆ بەڕێست و بۆ بینەرانی شتێنمەوە. لە ڕابردوودا زۆر جار گوێمان لە سوودانی دەبوو دەیوت وەڵام من قانون ڕێگرە، یاسای بەنمونە قانونی ئیدارەی مالی، یاسای بەنمونە گەمارەگ، یاسای موازنە ڕێگرە لە بەردەم ئەوەی کە من بمەوێ موچە بۆ هەرێمی کوردستان بنێرم یان پشکی هەرێمی کوردستان بنێرم، داوای تعدیلی یاساکەی دەکرد. کەواتە ئێمە هەندێک یاسا دەرچووە یان هەندێک یاسا دەرچوێنراوە بەبێ ئاگاداری کورد، بەبێ بەشداری کورد، بەبێ ڕەزامەندی کورد کە لە قازانجی هەرێمی کوردستان نەبووە، دەکرێت بکەینە مەرجی بەشداریکردن لە حکومەتی داهاتوو. یاساکانی موازنە هەر هەموو دیراسە بکەین بۆی جارێکی دیکە خاڵ بە خاڵ وریای ئەوە بین کە هیچ خاڵێک لە دژی هەرێمی کوردستان تێنەپەڕێ. بەتایبەت ئێمە هەمومان شانازی بەوە دەکەین دەڵێن مافەکانمان لە دەستوردا پارێزراوە، کاتە دەکرێت ئیستیناد بکەینە سەر دەستور بە شێوەیەکی گونجاو. ئەگەر بێمەوە سەر پرسیارەکەی بەڕێزت پەیوەندیەکان دەکەوێتە سەر ئەوەی ئایا لە دوای هەڵبژاردنەکان خەریتەی سیاسی چی لێ دێ وە کورد دەیەوێت جارێکی دیکە چۆن بچێتەوە بەغدا، چۆن بەشداری حکومەتی داهاتوو بکات، لەگەڵ چێ حکومەت پێکبێنێ پشتیوانی چێ بکات بۆ پێکردنی حکومەت. مامۆستا شیروان دەمەوێت پرسیارەوە بکەم، ینی لە قسەکان تاوتێت سوودانی ینی نامێنێت لە حکومەت، ئایا ئەمە ئەزمونە کە لە ڕابردوودا هیچ سەرۆکوەزیرانێک ینی نەیتوانیوە بەردەوام بێ بۆ خولی ئایندا، هەر شیعەکان خۆیان زۆر جار ئەمە قبوڵ ناکەن، بەڵام هەندێک دەڵێن ئەم جارە بۆ سوودانی دۆخەکە جیاوازە، یعنی یەکەم جارە لە دوای پرۆسەی ئازادیەوە هێندە ئەمریکا کاریگەری هەبێ لە عێراقدا و هێندەش ئێران، ینی ناڵێن دەستی تەواو بڕاوە لە نێو عێراقدا، بەڵام کاریگەریەکەی ڕەنگە کەمتر بێ بەراورد بە خولەکانی ڕابردوو.
ئەمە دەرفەتی بۆ سوودانی ڕەخساندووە لەبەر ئێرانیەکان ینی لێ نیگەران نین و هەم ئەمریکاش لێ نیگەران نییە تا ڕادەیەکی وەها ئەمە دەرفەتی بۆ بڕەخسێنێ ببێتە هۆکاریەوەی کە بەردەوام بێت. ئەگەر بنمونە وەکو باسم کرد تەوان یەکەم تەحلیلە ینی بۆ چووری با بڵێن بۆ چوون و لێکدانەوەی خۆمە دووەم جۆرێک لە زانیاری ناوماڵی شیعەیە کە نایەنەوێت جارێکی دیکە سوودانی ببێتەوە بە سەرۆک وەزیران یان با بڵێن چانسی زۆر کەمە ئەگەر بنمونە ینی بابەتەکە پەیوەندی بە نزیکی لە ئەمریکاوە هەبێ خەڵکی نزیکتر هەیە لە سوودانی کە ئەمریکیەکان دەیانەوێت و لە ڕابردوش داویستویانە بنمونە چانسی ئەوەی بدەنێ ببێتە سەرۆک وەزیران و دامیشی بکەن. ئێرانیەکان ڕاستە بەڵام ئێرانیەکان بەشی ئەوە لێی نیگەرانن کە ناوماڵی شیعەیان ئەو هێزە سیاسی شیعانەی کە لە ئێران نزیکن جارێکی دیکە دامی سوودانی نەکەن. بۆیە خاڵەکی تری گرنگ ئەوەیە کە لە ڕاستیدا کوردیش لێی نیگەرانە کاک ڕانکۆ چونکە ئەو جۆرێک لە با بڵێن سیاسەتی کرد کە لەگەڵ کورد کە کورد تەوەقعی نەدەکرد ئەم بەم شێوەیە مامەڵە لەگەڵ کورد بکە و پرسی کورد بکە بە نمونە ئێمە کورد با بڵێن یەکێتی و پارتی لە بەشداریکردنی هاوپەیمانی ئیدارەدانی دەوڵەت بە ئیتیفاقی نووسرا و ڕێکەوتنی نووسرا و لەگەڵ ئیتاری تەنسیقی و لەگەڵ سوودانی بەشداری حکومەتمان کردووە لە بەغدا پشتیوانی سوودانیمان کردووە بە نمونە بە ئیتفاقی نووسرا و هەیە کە دەبێت قانونی نەوت و غاز دەربچێ نەیتوانی دەری بکە بە ئیتفاقی نووسرا هەیە کە کێشەدارایەکانی نێوان هەرێم و بەغدا چارەسەر ببێ تا ئێستا بەردەوامە نابێت کێشەی موچە بە هیچ شتێکەوە ببەسترێتەوە سەر ڕایهبوونی قەراری مەحکەمەی اتحادی ئەوە حاڵی موچەیە لە بەدەست سوودانی و تەیفسامیەوە کە دەیبینی بۆیە ئەوەی شیروان هەندێک دەڵێن کوردیش لێی نیگەرانە یەک خاڵی تر ئەگەر ڕوخسەتم بدەین بەڵێ فەرموو خاڵەکەت باس بکە عفو یەک خاڵی تری بچووکەوەیە بەڵێ یەک خاڵی تری بچووک ئەوش ئەوەیە زۆر جار والێک دەدرێتەوە کە ئەوەی کە لە بینی سوودانی و تەیفسامیدا باز دەکرێت جۆرێک لە دەور تەوزیعکردنە سوودانی بە شێوەیەک دەیەوێت هەموو لایەنەکان لە خۆی ڕازیکە هەم کورد و هەم ناوماڵی شیعە و شارعی عراقیش لەو لاوە ئەو شەڕێکە دەیەوێت بیکە خۆی نایکە بە تەیفسامی دەکات چکە تەیف وەزیرەکی مەسلەکیە سیاسی نییە هەموو عمری تەیف لەگەڵ کۆتایی عمری سیاسی هەموو عمری سیاسی تەیفسامی بە هەموو ئەگەرەکان هەتا کۆتایی هاتنی ئەم حکوومەتەیە بۆیە زۆر جار ئەم مناوەرانەی کە دەکرێت بە جۆرێک لە ڕۆڵدابەشکردن لێک دەدرێتەوە باشە مامۆستا هەندێکیش دەڵێن ئەوە سوودانی بوو یانی ئەوەندە خراپ نەبوو لەگەڵ کووردا تەحملی باشی کوردی کردووە ینی لە 2 ساڵی ڕابردوودا زۆربەی کات ینی وەزیری دارایی ئیمزای نەکردووە و لەسەر مەسئولەتی خۆی شیعەکان گلەییان لێ کردووە ڕەخنەیان لێگرتووە زۆر جارێمە لە تۆڕە کۆمەڵاتیەکان دەمان بینی هەندێک پەرلەمانتار گەشتەوەی ینی شکاتیان لێ کرد خەڵکیان لێهانەدایان و سوودانی نەرمیە نوێنێ بەرامبەر بە کورد ینی هەموو مانگی و توێتەوە لەسەر مەسئولەتی خۆم دێم مانگەش پابەند نییە کورد ئەوە دەینێرم ینی موچەی ناردووە تام یەک دوو مانگەی ئەم 3-4 مانگەی ڕابردوو بینیمان ئیتر وای لێ هاو شیعەکان وەکو بانگەشەڵ بژاردن بەکاریان هێنا فەرمووە من ناینێرم ئێوە خۆتان قەرار بن ئەوە بوو بینیمان 85 ڕۆژ زیاتری پێچوو موچەن نەهات قسەکەم لەسەرەوەیە پێدوانیە ینی سوودانیش لە هەندێک شوێندا نەرمی زۆر باشی نواندووە ئێمە گەر بەراوردی بکەین بەسەر وەزیرانەکانی پێشوو مستەفا کازمی و عادل عەبدولمادی و ئەوان ڕەنگە دۆخێکی جیاوازتر بوو بێ بۆ پێگەی کورد لە بەغدا ینی ئەوان نەرمتر بوون بەڵام سوودانیش هێندە تون نەبووە لەگەڵ کووردا کاکڕانکۆ سوودانی ڕاستە بە نمونە زۆر جار گەڕاوەتەوە ناو ئەنجومەنی وەزیران و لەوێ بە لەسەر باڵی مەسئولەتی خۆی بابەتی ناردنی موچەی هین کردووە بەڵام بیرمان نەچێ کوردیش پشتیوانی باشی کردووە ئەمە یەک دوو تۆ قانونی موازنەت بەدەستەوەیە تعدیل کراوە قەراری مەحکەمەی اتحادیت بەدەستەوەیە ڕێکەوتنی سیاسی کراوە ڕێکەوتنی نووسرا و کراوە تەنانەت جەنابەت دەزانین لە دواب ئەنجا ئێمە هەمومان دەزانین کە هەموو کوردیش هەر ڕاستە هاوکار نەبووە بە نمونە
ڕاگررتنی موچەی هەرێمی کوردستان لە مانجی پێنجەوە هەمومان دەزانین لە بەغدا ڕەتفعلێکی سیاسی بوو ڕەتفعلێکی سیاسی بوو و تووشی بەستەڵەکەچی سیاسی زۆر قورس بووین کە تەنانەت هەندێک لایەن دەیانەویست هەرێک جاری ئەم پەیوەندیانە بە تەواوی تێک بچێ و جەنابی سەرۆشی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک باڤۆڵ چۆ بەغدا و بەنوێنەرایەتی کورد و ئەم بەستەڵەکەی تواندەوە ئەو دەرگای ئەم گفتوگویانی ئێستا ئەم ڕێکەوتنانی ئێستای کردەوە ئەمە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان جێی شانازیە کە مەسئولێتی لەسەر شانە و خەڵک چاوەڕوانی زۆر زیاتری لێ هەیە دەوری هەبووە لەوەی کە ئەم بەستەڵەکە بشکێ و ئەم کێشانە بەرەو چارەسەر بڕوە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە کوردیش وەکو پێویست یعنی کوردیش بەشێکە لەوەی کە نیگەرانە لە سوودانی احتیمالی زۆرە بۆ داهاتوو بۆ جاوی جارش کە بێتەوە بە سەرۆک وەزیران کورد پشتیوانی نەکات چکەوە وەکو باسم کردمەوەی اتفاقی نووسراومان هەیە جێبەجێی نەکرد ئەگەر هەندێک شت بەراورد بکەین ڕاستە ئەویش مەسئولەتی خۆی بەسەر زۆر جار لەسەر مەسئولەتی خۆی موچەی ناردووە بەڵام لە کۆتاییەکەیدا بەنمونە لە زۆر بابەت لە ئەویش تەنها بە با بڵێن موچە خۆران وێرە دەیتوانی سەرۆک وەزیرانی عێراقا ئیجراعات لەگەڵ کۆمپانیا نەوتەکان بکە لەگەڵ هەرێمی کوردستان بکە کێشەی هەناردەکردنەوە و هەناردەکردنەوەی نەوت ڕادەستکردنی داهاتی ناوخۆ ڕادەست نەکردنی ئەو کێشە دارایانێکە لە نێوان هەرێم و بەغدادا هەیە چ پەیوەندی بە موچە خۆرەوەێتەوە موچە خۆر ڕابگری ئایا تۆ وەکو سەرۆک وەزیرانی عێراق کە هەرچی قانون و یاسا و دەستور هەیە لە پشتە جگەل لە ڕاگررتنی موچە خۆر هیچ دەسەڵاتێکی ترت نییە لە بەرامبەر با بڵێن لە نێو دوکاندا لە بەرامبەر بەرپرسانی هەرێمی کوردستان کاتێک کە ئیلتیزام ناکەن بە نمونە نەوت ڕادەست ناکەن داهاتی نانەوتی نانێرن ئایا لە سزادانی موچەخۆر زیاتر ڕاگررتنی موچەخۆر زیاتر تۆ هیچ با بڵێن کارتێکی تری بەدەستەوە نییە بۆی فشار لە هەرێمی کوردستان بکەیت بۆیە من پێم وایە سوودانیش بەو ئەخیرا کەوتە ناو ئەوەی کە طبعاً بە فشاری ئیتاری تەنسیقی لە بەرەوەی جەنابەت باست کرد گلەیی لەسەر بوو و دەیانەویست لە هەڵبژاردندا ئەو کارتە لە دژی بەکاربێنن بۆیە ئەویش چۆگەڵ ئەو بەرەی کە موچەی هەرێمی کوردستانی ڕاگرت تەسەوڵی من وایە کە کوردیش وەکو پێویست جارێکی دیکە پشتیوانی ناکاتەوە بێتەوە سەرۆک وەزیران ئەمە قسە لەسەر داهاتوی پەیوەندیەکان دەکەین یەک لە داهاتوی پەیوەندیەکانیان هەرێم بەغدا ئەوەیە کە تەسەور ناکرێت سوودانی ببێتەوە بە سەرۆک وەزیران با بڕوای تۆ مامۆسا لەو کەسایەتیانی کە با بڵێن پاڵێوراون یان بەنیازن ببنەوە سەرۆک وەزیران ئەلبەتە نوری مالێکی خۆی ئامادەیە بۆی بێتەوە سەرۆک وەزیران خۆی یان کەسێک خۆی ڕایسپێرێ سوودانی بە هەمان شێوە خۆی بەنیازە کیتر بەنیازاوە چانسی کێ هەیە هەرچەند دەزانین هەمیشە لە دیاریکردنی سەرۆک وەزیرانەکان لە عێراق مفاجای زۆر هەیە سوودانی بۆ خۆی یەکێک بوو لە مفاجاکان ینی بە ژمارەی یەک دوو کورسیەوە بوو بە سەرۆک وەزیران ئەمە بۆ حەیدەر عەبادی هەروەها بوو بۆ مستەفا کازمی هەر بە هەمان شێوە ینی پەیوەندی بە ژمارەی زۆری کورسیەوە نییە کاکرانکۆ طبعاً وەڵا ناو زۆر دێن لە ناو شارعی عێراقی و لە ناو با بڵێن مەحفەلی سیاسی عێراقی ئەوە خۆت جەنابەت باست کرد کە سوودانی خۆی بەتەمایە جارێکی تر ینی طموحی ئەوەی هەیە بەڕێز مالکی خۆی بەست لەوانەیە ئەگەری بەقوتەوە بێ خۆی دەعمی کەسێکی تر بکە عەدنان زورفی یەکێک لەو ناوانەیە کە باس دەکرێت و لە ڕاستیدا خەڵکی دیکەش باس دەکرێت بەڵام لە ناو شارعی عێراقیدا زۆر جار ئەو ناوانەی کە باس دەکرێن بۆ سوتاندنە یعنی زوو ناویان دەهێنن باس دەکرێن بۆی زوو دژیان بۆ پەیدا ببێ و بسووتێنرێن لە ناکاو کەسێک دێوە کۆی کە جەنابەت دەزانی باست کرد بەڵێ سوودانی لە ناکاو کەسێک دێ کە پێشتر ناوی نەهات بێ طبعاً ئەمە دەکەوێتە دوای هەڵبژاردن و دوای تەقسیماتی سیاسی و بزانین کاملانە دەنگی زۆر دێنێ ئایا شیعە جارێکی دیکە دەتوانن لە ناو ئیتاری تەنسیقی خۆیان کۆ بکەنەوە و ئیتاری تەنسیقی وەکۆی ئێستا دەمێنێ یان گۆڕانکاری بەسەردادێ ئایا بە هەمان نەهجیەوەی ئێستا هەمویان متفق دەبن لەسەرەوەی کە پشتیوانی کەسێک بکەن کە دەبێتە سەرۆک وەزیران چ بەشداری حکومەت بکەن یان نەکەن چکە ئێستا ئەم جاریان جگە لە سەدر هەموو ناوماڵی شیعە لە یەک تەحالفدا پشتیوانی سوودانی و حکومەتەکەی سوودانی دەکەن جەنابەت دەزانی باشە بۆیە
لە ڕاستیدا دیار نییە و لەوانەیە کەسێک بە هیچمان تەسەوری نەکەین. باشە مامۆستا شیروان بە بڕوای تۆ لە بەغدا بووی ئێمە باڕەشە و گوڕەشە بە لێدوانی تۆن لەگەڵ بەغدا دەتوانین مافەکانمان دەستە بەر بکەین یان بە پێچەوانەوە بە دانیشتن بە گفتوگۆ هەر کاتێک ئێمە لە گفتوگۆیە بووبین توانیمانە ماف بەدەست بێنین ینی بە پێ ئەزمموی خۆت کە لە بەغدا بووی کامیان بۆ کورد دەتوانێت مافەکانمان دەستە بەر بکە. کاکرانکۆ هەڕەشە و گوڕەشە بە تایبەتی کە تۆ هەڕەشە دەکەی و دوایی هیچ ئالێتی جێبەجێکردنی نییە سحری ئەم هەڕەشەیە بەتاڵ دەکاتەوە. لە ڕاستیدا ئێمە تەنها بە با بڵێن بە گفتوگۆ بە پەیوەندی باش بە شەڕی دەستوری و یاسایی دەتوانین مافەکانمان دەستە بەر بکەین بە هەڕەشە ناتوانین. بڕیارمان نەداوە شەڕی سەربازی لەگەڵ عێراق بکەین، بڕیارمان نەداوە جیاب بینەوە، بڕیارمان نەداوە کەواتە هەڕەشەی چی بکەین. بە پێچەوانەوە دەبێت بچین لە بەغدا لە ناو جەرگەی ماڵی شیعە لەگەڵ سونە لەوێ شەڕی مافە دەستوریەکانی خۆمان بکەین، پەیوەندیەکانمان باش بکەین. هەوڵ دەین یا من بۆچی باسی ئەوم کرد کە لە وەرەقەیەکی مفاوەزاتی بەهێز ئامادە بکەین کە لە ڕووی یاسایی و دەستوریەوە هەموو داواکاریەکانی کوردی تێدا جێبکەینەوە، هەموو ئەو خاڵانێک کە لە چەند ساڵی دە ساڵی ڕابردوولانی کەم کێشەی نێوان هەرێم و بەغدا بوون بین لە ڕووی دەستوری و قانونیەوە شیتەڵی بکەین و چارەسەری بۆ دابنین. بۆیە هیچ هەڕەشەیەک تا ئێستا ئێمە لە بە تەجروبەی خۆمان لە 2014 تا ئێستا هەڕەشەمان کرد بێ کام هەڕەشەیەمان بەرامبەر بەغدا سەری گرتووە. بە پێچەوانەوە لە حزوری مامجلال لە بەغدا توانیمانە بە پەیوەندی باش زۆر دەستکەوت بەدی بێنین بە نمونە بە پەیوەندی باشەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان شەرمی لێ ناکەین دێڵێن و بە ئاشکرا پەیوەندی باشەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم دوایی و سەرۆک باڤڵ توانی کوردستان لە ئەزمەیەکی زۆر گەورە ڕزگار بکە. ڕاستە تا ئێستاش موچە دیەک دوو مانگ دواکەوتووە بەڵام ڕێککەوتنێک کراوە و هەندێک بابەتی فەنی و تەکنیکی ماوە کە لە ڕاستیدا ئومێد دەکەم ئەوانیش زوو چارەسەر بکرێن بۆی تا کۆتایی ئەم ساڵ و ساڵی داهاتوش کە احتیمالی هەر لەسەرم هینە بڕوا موچەی موچەخۆران لانی کەم دەستە بەر بکەین. بۆیە بەڕاستی ئێمە بە تەجروبەمان هەیە لەگەڵ بەغدا لەگەڵ هێزە سیاسیەکان ئەو قۆناغی ئێستا بە هیچ شێوەیەک ئێمە ناتوانین بە هەڕەشە بە خۆسوورکردنەوە بە قسەی تۆند لەگەڵ بەغدا بگەینە هیچ ئەنجامێک بە پێچوانەوە ئەوەی کە جەنابی مامجلال باس دەکات بە زمانی دیبلۆماسی بە زمانی خۆش بە زمانی یاسا و قانون بە پەیوەندی باش دەتوانین دەستەبەری مافەکانی خەڵکی کوردستان بکەین. باشە مامۆستا باس لە سەردانەکانی بافڵ تاالبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد بۆ بەغدا. ئەم سەردانانە چەندە گرنگە چەندە بەردەوامی هەبێ و بینی پێویست بەم جۆرە سەرداناناکە کە لەسەر ئاستی لووتکەی دەسەڵات خۆیان بچنە بەغدا لەوێ گفتوگۆ بکەن ڕێککەوتنی سیاسی بکەن. کاک ڕانکۆ تەمان ئێمە کێشەیەک هەبوو کە بریتی بوو لە کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. کێشەکە لە ئەساسدا کاردانەوەیکی سیاسی بوو لە بەغداوە بە دوایی بەرگەکی قانونی و یاسایی بەبەرداکرا. کێشەی نەوتمان هەبوو بەڵام دوجار ئێمە خەڵکی هەرێمی کوردستان لە کێشەیەکی دارایی گەورەدا بوو موچە نەبوو. بۆیە ئەمە وای لێ هات کە دەهێنێ سەرکردەی خەمخۆر سەرکردەی یەکەم بچێ خۆی بچێتە ناو بابەتەکە. جەنابەت دەزانی و منیش لێرە بە ڕاشکاوی دێڕم لە دوا کۆبوونەوەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوەی لووتکە برادرانی پارتی پێیان وابوو کە دەبێت پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا یەکجاری تێک بدەین چونکە بەغدا بوو چە نانێرێ و غەدرمان لێ دەکاو چی و چی ئەمانە. قەناعەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک باڤڵ ئەوەیە کە ئێمە ڕاستە بەغدا موچەی موچەخۆرانی بڕیوە وەکو تەفاسیل باسمان کرد ناینێرێ تر کۆمەڵێک مبەڕیر هەیە تا چەند مەسەرەن بەرمونە حەق لای بەغدا تا چەند لای هەرێمە بەڵام دوجار کێ بازەکەی دەدا موچەخۆر و خەڵکی کوردستان بەگشتی. بۆیە پێداگر خەڵکی کوردستان بەگشتی بازەکەی دەدا چونکە ئەگەر موچە نەبێ بازاڕش نابێ بەرزنی هەر موچەخۆر زەرەر بکە خەڵکی تریش زەرەر دەکا. بۆیە قەناعەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بوو کە نەخێر
ئێمە هەرچی بێ دەبێ بچین لەگەڵ بەغدا و لە بەغدا شەڕی مافی خەڵکی کوردستان بکەین. جەنابەت دەزانی کاک باڵ لە ماوەی 3 ڕۆژدا 2000 چۆ بەغدا سوودانی بینی لایەنە سیاسەکانی تری بینی فشارێکی زۆر کرا هەتا ئەوە بوو کە وەکو باسم کرد بەستەڵاکە کەشکایەوە دەرگا گەورەکە کرایەوە ئیشی فەنیاتی نەوت چۆن بڕێ دەکرێت چۆن بڕێ ناکرێت داهاتی نانەفی چەندە چەند ئەمە ئیشی کاک باڵ نییە ئەمە ئیشی حکوومەتی هەرێمی کوردستان و وەفدە فەنیەکان و هەردوو وەزارەتی پەیوەندیدارە بەڕاستی بەڵام بەستەڵەکە سیاسەکە یەکێتی توانندوێتەوە ئەمە مانای ئەوەیە کە یەکێتی دەوری گرنگی هەبووە دەوری کاریگەری هەبووە و قەناعەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە هەرێمی کوردستانی لەم ئەزمە گەورەیە پاراست بەڕاستی ئەگەر نابۆی هەبوو تا ئێستاش کێشەکان هەر بەردەوام بێ هیچ موچەیەکیش نەیە و ئاسۆی چارەسەریش ڕوون نەبێ بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستانیش خۆی دیارە بەسەرن بەپی داتاکانی خۆی کە داهاتی چەندەوە موچەی خەڵکی کوردستانی پێ نادرێ کەواتە چارەسەرەکە هەر ئەوەیە ئێمە تەنەزول ناکەین و بەڵام دانوستان دەکەین لە ژێر ڕۆشنایی دەستور لەژێر ڕۆشنایی یاسا بەرکارەکان لەوانەیە بەشێک لە یاساکان بەرمنە قانونی ئیدارەی مالیە قانونی موازنەیە هەر شتێکە لە ڕابردوودا بەبێ ڕەزامەندی کورد دەرکراوە هەمووی لە بەرژەوەندی و لە قازانجی کورد نەبێ بەڵام دەکرێت بۆ داهاتوو ئێمە هەموو ئەو خاڵانە دیاری بکەین و هەوڵی چارەسەر و هەوڵی تعدیلکردنیان بدەین بۆی جارێکی دیکە لە حکوومەتی داهاتوودا باشتر مافەکانی کورد بچەسپێنین و باشتر شەڕی مافەکانی خەڵکی کوردستان بکەین ئەمە قەناعەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو باش هاتوتە بەرهەم ماوێتی بۆیە هەنگاوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک باڤڵ بەردەوامە و هەر لەسەر ئەوە ئەساسەش ئێمە پێمان وایە کە ئەوەی لە داهاتووشدا چۆن لە ڕابردوودا کاریگەری هەبووە توانیوێتی بە پەیوەندیە باشەکانی لەگەڵ هەموو لایەنە عێراقیەکان بە شیعە و سوننەوە شەڕی مافەکانی خەڵکی کوردستان و بەدەستێنانیان بکات لە داهاتووشدا هەر یەکێتی نیشتیمانی کوردستانە بەو پەیوەندیە باشەی دەتوانێت دەستەبەری مافەکانی خەڵکی کوردستان بکە و شەڕی میدیاسا و دەستوری بۆ خەڵکی کوردستان لە بەغدا بکات. باشە ماوەسا شیروان بەڕێزت لە بەغدا بووی پەرلەمانتار بووی و ئێسش کاندید نیت بۆ ئەم خولە ئەمە بە فرسەت دەزانم یان هەندێک پرسیارە لێ بکەم کاندید بوویتە جیاواز بوو دەبوو بە بانگەشە بۆ خۆت بەڵام لەبەروی کاندید نیت دەتوانانی ڕەنگە ینی وەکو دەڵێ سەرێحتر قسەی لەسەر بکەی ئەو مەرجانە چین کە پێویستە لە پەرلەمانتارە بن کە بچێتە بەغدا ئێستا کاندیدەکان دەبینین یعنی ئەو مەرجانی کە پێویستە لە پەرلەمانتارێکا بێ لە بەغدا بێ و نوێنەری ئێمە بێ چین بە بڕوای تۆ بازموونی خۆت کە لەوێ بووی وەڵا کاکڕانکۆ بەپێی ئەزمموی من و ئەوەی کە خۆمان بینی ومانە لەوەیە بەڕاستی پەرلەمانتاری کورد با بڵێین لە بەغدا دەبێت چەند خەسڵەتێکی باشی تێدا بێ کە دەکرێت بڵێم ئەمانن یەکەم دەبێ عەرەبیزانێکی باش بێ ینی لانی کەم بتوانێت لە ناو لیژنەکاندا بە تایبەتی ئەنەگەر لە جەلسەشدا نەبێت کە جەلسە زۆر جار مەواقفی سیاسیە زۆر جار سەرۆکی فراکسیۆنەکەت قسە دەکانە بەڵام لە ناو لیژنەکاندا تۆ نوێنەرایەتی هەم حیزبەکەی خۆت دەکەی هەم نوێنەرایەتی کورد دەکەی لەوێ شەڕی لیژنەکان پێویستی بە عەرەبیزانینێکی باشە و تێگەیشتن و قسەکردن و مناقەشە و ئەمە خاڵی یەکەمە بەڕاستی ناکرێت تۆ خەڵکێک بەسەر بنێریە بەغداد نەزانێ لە ناو لیژنەکەی ینی لە عەرەبی تێنەگا و تەنانەت بۆشی بنووسنەوە نەزانێ بخوێنێتەوە بەداخەوە خەڵکی وامان هەبووە ئەمە یەک دوو پەیوەندێکی سیاسی و دیبلۆماسی باشی هەبێ ینی توانایەکی باشی لە دروستکردنی پەیوەندیدا هەبێ لەگەڵ ینی خەڵکمان هەبووە ماوەسا شیروان بەر لەوەی بچینە سەر خاڵەکانی تر خەڵکمان هەبووە کە نەیزانیوە لیژنەکانی ئەڵێن چی بۆشی نووسراوەتە نەیزانیەوە باشی بخوێنێتەوە بەڵێ بەداخەوە بەڵێ خەڵک هەبووە بۆیان نووسیوەتەوە لە ناو جەلسە خوێندوێتەوە بە غەڵەتی خوێندوێتەوە نەیزانیوە لە لیژنەکانی چ باسە بەداخەوە خەڵکی وا هەبووە و من ئومێد دەکەم ئەم جارە خەڵکی کوردستان یعنی دەنگدەری کورد بەگشتی و بە تایبەتی دەنگدەری یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکی بڵێن عەرەبی
زان نەبێت نینێرن عربی زان بێت لەوێ چکە بەڕاستی هەنگاوی یەکەمەوەی تۆ بزانی بەرامبەرەکەت باسی چ دەکات چ دەڵێ چۆن لی تێدەگەی چۆن جوابی دەدەیەوە چۆن مناقەشەی دەکەی ئەمە گرنگە بۆ با بڵین بۆ کواڵێتی ئەو کەسێک کە لەوێ نوێنەرایەتی کورد دەکات وەکو باسم کرد خاڵی دووەم پەیوەندێکی باشی سیاسی هەبێ ینی حساسیەتی لەگەڵ هیچ لایەنێک نەبێ بەوەی کە نتوانێت مەسەلەن عقلەتێکی وای هەبێ نتوانێت لەگەڵ شیعە پەیوەندی دروستکە نتوانێت لەگەڵ سوننە پەیوەندی دروستکە یان لەگەڵ پێکهاتەکانی دیکە ینی کەسێکی با بڵێن گونجاو بێت لە دروستکردنی پەیوەندیدا و پەیوەندی سیاسی و دیبلۆماسی و خوێندنەوەی سیاسیشی هەبێ بەڕاستی جگەلەوەی لە اختصاص و لە ئەوەی خۆی لە لیژنەکەی خۆی تایبەتمەند و شارەزا بێت بەڵام لە بوعدە سیاسیەکانیشی بخوێنێتەوە بزانێ هینە سیاسیەکان چۆنە اینجا خەمخۆری میلەتەکەی خۆی بێ بەڕاستی و هەوڵدا چی بۆی دەکرێت چی دەتوانێت دەستەبەر بکات لەم چەند ساڵە بە قازانجی خەڵکی کوردستان و بڵێن نوێنەرایەتی کام شارەی هەرێمی کوردستان دەکات بتوانێت ئەوە ئەنجام بدا و لە ڕاستیشدا لە هەمووی گرنگتر ئەوەیە ڕاستگۆ بێ کاک ڕانکۆ ئینسان ینی کورد دەمێکە قسەیەکی هەیە دەڵێ دوور لە ڕووی جەنابیشت و بینەرانش دەڵێ پەتی درۆ کورتە یعنی تۆ مەسەلەن بە نمونە هەموو شتێک بڵێ من وام کرد و هیچ شت نەکرد بێ یان وعدی قەبە بدەی و هیچ شت پێ نەکرێ لە ڕاستیدا دەبێ پێش هەموو شتێک ڕاستگۆ بێ لەگەڵ خۆی لەگەڵ دەنگدەری خۆی لەگەڵ حیزبەکەی خۆی نەک بە با بڵێن بە خۆپیا هەڵدان و بە درۆدەلەسەی گەورە شتی ئەوەندە گەورە باس بکە کە هەرواقعی نەبێت لە ئەساسدا خەڵک ئەمڕۆ بەڕاستی وەرەقەی سپی دەخوێنێتەوە قسەیەکێ دەڵێ خەڵک وەرەقەی سپی دەخوێنێتەوە یعنی دەزانێت تۆ مەسەلەن بەرمونە هیچت نەکرد بێ بڵێ من دنیام خرا کردووە خەڵک دەزانێت دوور لە ڕوو جەنابەت درۆ دەکەی بۆیە ئەمە زەرەر لە خۆت دەدا لە حیزبەکەت دەدا لە دەنگدەرەکانت دەدا بە نەتیجەش زەرەر لە کورد دەدا بۆیە من پێم وایە ڕاستگۆیی لەگەڵ دەنگدەر و لەگەڵ حیزبەکەی خۆت لەگەڵ خەڵک یەکەکە لەو مەرجە ئەساسی و گرنگانەی کە دەبێت لە کاندید و لە پەرلەمانتار و لە با بڵێن ئەندامی حیزبیشدا هەبێ چونکە تۆ بە نمونە ئێستامە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام سپینێ دەچینەوە ناو خەڵک شتێکمان بنمونە پێمان نەکرێت دەبێ بڵێن پێمان ناکرێت بە نمونە سەرۆک باڤڵ زۆر جار بەسەر لە وتارەکانی باسی کردو کە چۆن لای مامۆستامانگرتوەکان باسی کردلەوەی کە من بەپێی ئەو دەنگانەی کە هێناومەوەکو کورسی دەتوانم شەڕی ئەوەتان بۆ بکەم ئەگەر متمانەی زیاتر بە یەکێتی بدەن دەنگ زیاتر بە یەکێتی بدەن ئەکید دەتوانێت شەڕی زیاترتان بۆ بکە بۆیە من پێم وایە ڕاستگۆییش یەکێکە لە مەرجە هەرە ئەساسیەکانی کاندید و ئەوەی کە دەیەوێت بچێتە پەرلەمان و خزمەتی کورد بکات باشە ماوەسا داپرسیارم پۆپۆلیستەکان ینی لە هەموو حزبەکان تایەتی دەڵێ بچمە بەغدا دەهەژێنم نایەڵم کەس قسە بکە کەس ینی دژ بە کورد بوەستێتەوە هیچ مافێکی کورد نەدرێ هەبۆی ڕێگەی بەغدا ئاگرم ڕێگەی ناوچە جێناکۆکەکانەگرم ینی ئەنوا بەڵێنی قەبەمان بیستووە ئەمانە بە ئەزمون ینی هەندێکیان دەڵێن چینە بەغدایمە بەس بە کوردی قساکەین خۆمە مافێکی دەستوریە و شانازیە بۆ مومان بەڵام تۆ لە بەغداندێکیانت بینی و بەریان کەوتی ئەمان چیان دەکرد لەوێ ئەوانی دەیان و جێبەجیان دەکرد کاکڕانکۆ مشکلێ ئەوەی ینی دەمێکە کورد و لە کوردستان باجی پۆپۆلیستی دەدا یعنی باجی ئەوەی کە قسەی گەورە و عملی کەم وەستای قسان و کۆڵەواری دەستان لە ڕاستیدا زمانی کوردی جێی شانازی هەمومانە وەکو باسم کرد گریمان لە پەرلەمان ئێمە توانیمان متەرجیم دابنین تۆ مایکەکەت دەکەی گوێت یانەوەی عەرەبەکە مایکەکەی دەکاتە گوێ تۆ بە کوردی قسەی بۆ دەکەی بۆی تەرجەمە دەکات بەڵام ئایا لە هەموو لیژنەکاندا دەتوانێت متەرجیمت بۆ دانێ ئایا لە ناو لیژنەکان دەتوانێت مناقەشە دەکەی لەوێ لێ تێدەگەی لەوێ دەتوانی جوابی بدەیەوە یعنی قسەکە لەسەر ئەوەیە شەڕی ئەساسی بۆ دەستەبەرکردنی مافی خەڵک لە ناو یاساکانی کە دەردەچێت لە ناو ڕێنمایەکانی کە دەردەچێت ئەو قەرارانەی کە دەردەچێت لە پەرلەمان لە لیژنەکانە لە ناو پەرلەمان تەسویت و هەندێک مناقەشەی گشتیە
شەڕەوردەکە لە ناو لیژنەکانە جارێکم تۆ کە عەرەبی نەزانی و نەتوانی قسە بکەی و تێنەگەی ئەو شەڕە چۆن دەکەی یعنی بۆ لە ئێستاوە خەڵک هەڵبخەڵەتنی بڵێ من بە کوردی قسە دەکەم و وا دەکەم و وا دەکەم ئەمە یەک دوو کورد لە باشترین حاڵەتدا دەتوانێت 63 65 ئەو ڕقەمە ئەندامی پەرلەمانی هەبێ کەواتە تۆ بگاتە حاڵەتی زۆری نێوکەمینەش ناتوانانی بە زۆری نێوکەمینە لە ناو پەرلەمانی عێراقدا ناتوانانی هیچ یاسایەک با بڵێن دەربچوێنی لە ساڵحی کورد هیچ بڕگەیەک داخڵ بکەیت کەواتە تۆ دوجار دەبێ بە تەوافق بە ڕێکەوتن بە شەڕی دەستوری یعنی بە حجەی دەستوری و قانونی شەڕی مافەکانی کورد بکەی و خەڵکی بەرامبەرەکەت قەناعەت پێ بکەی و پەیوەندی باشت لەگەڵ هەمویان هەبێ یعنی تۆ لە ئێستاوە بتەوێ بەم شیعارە پۆپۆلیستیە ناواقعیە نادروستانە لەگە ڕێزم دەنگدەر بخەڵەتێنی بەوەی کە دەنگت پێ بدا بەدڵنیایەوە سپینێ نە دەنگدەر بەلاتەوە گرنگە نە کوردستان بەلاتەوە گرنگە نە هەرچی ڕوودەدات پێت بەلاتەوە گرنگە بۆیە من زۆر دژی ئەوەم کە بنمونە ئێمە هەڵخەڵەتین بە ئیدعای پۆپۆلیستیەکان بەڕاستی ئیش بە بەرنامە دەکرێت بە لێهاتووی دەکرێت بە پەیوەندی باش دەکرێت وەڕە لە ڕاستیدا ئیش بە ئەو هێزە سیاسیە دەکرێت کە پەیوەندیێکی باشی لەگەڵ هەموو هێزەکانی تر هەبێ و کاریگەری لەسەر قەراری سیاسی هەبێ لە بەغدا کاکڕان کۆجاری وهەیە تۆ بەسەر کورسیشت هەبێ کورسی زۆر بەڵام پەیوەندیەکانت ئەوەندە خراپە یان بە شێوەیەک مامەڵەت کردووە کە هیچ کاریگەریەکت لەسەر گۆڕینی قەراری سیاسی نییە لە بەغدا لەسەر دەرچواننی قەراری سیاسی نییە بۆیە عنی من دووبارەی دەکەمەوە ئومێدیش دەکەم بەڕاستی دەنگدەری کورد و خەڵکی کوردستان دەنگ بە خەڵکی پۆپۆلیست نەدا چونکەوە دوجار هیچ ناکە هیچ بەرنمەیەکی نیە هەڵخەڵەتاندنی خەڵکە دەنگ بە خەڵکی با بڵێن مستەڵەحەکە بە داوای لێبوردنەوە لە بەڕێزیشتان وەکو جەنابیشت و قەناتی کورساتیش و دەنگدەرانیش خەڵکی درۆزن و ساختەچی نەداوای کە هەر بە درۆ دەیەوێ خەڵک هەڵخەڵەتێنێ دەنگ بە وەکو حیزبیش و وەکو شەخصیش دەنگ بە کەسێک بدا کە بەرنمەیەکی جوانی هەیە و کەسێکی سیاسی تێگەیشتووە دەتوانێت بە بەرنامە و بە کارنامەی جوان لە چوارچێوەی سیاسەتی حیزبەکەیدا خزمەتی خەڵکی کوردستان بکە وە لە هەمووشی گرنگتر ڕاستگۆ بێ لەگەڵ دەنگدەرەکانی بەڕێز کاک شیروان میرزا ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ بەرچاوڕوونیەکانیشی لەبارەی خولەکانی پێشەوە لەبارەی کاندیدەکانەوە سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان